بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی بەردەم جوتیارانی کورد لە سنووری ناحی سەرگەڕان فەهمی بورهان سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم سەردانی ناحی سەرگەڕانی کرد. لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ جوتیاران فەهمی بورهان ڕایگەیاند داواکاری جوتیارانی سنووری سەرگەڕان دەگەێنن بەلایەنە پەیوەندیدارەکانی هەرێم و بەغداد. فراکسیۆنە کوردیەکان بەبێ جیاوازی کار بکەن لە بەغدا تاوەکو ئەو هەموو غەدر و زوڵم و ستەمی کە دەرحەق بە کورد دەکرێت بە ڕۆژی ڕووناک لەم ناوچانە ڕێی لێ بگرن و من ئەمڕۆ کە هاتم ئێرە کاقوبات بەڵێنیدا کە هەرچیەکی پێ بکرێت بۆ پشتیوانیکردنی خەڵکی ئێرە بیکات و جەنابیشیان کە پێم وت دێمە ئەو منتیقەیە زۆر بەکارێکی باشی زانی و داوای کرد راپۆرتێکی تێر و تەسەر لەسەر معاناتەکانیان لەسەر گرفتەکانیان ئامادە بکەین بۆ ئەوەی لیژنەی مفاوەزات لەگەڵ حکوومەتی عێراقیە بتوانێت گفتوگوی لەسەر بکات. ئەو جوتیارە کوردانەی ڕۆژانە ڕوبەڕووی پەلاماری عەرەبە هاوردەکان و دەستێوەردانی نایاسایی هێزە ئەمنیەکان دەبنەوە بە گرنگەوە دەڕواننە سەردانیەکەی سەرۆکی دەستەی ناوچە کوردستانی کێشە لە سەرەکان و بە ئومێدی ئەوەن ئاوڕی جدیان لێ بدرێتەوە. ئەم هاتنی کاکفەمی ئینشاڵڵا هاتنێکی پر مانا و بایەخە بێ بۆ سنوورەکە و ئینشاڵڵا هەوڵێکە بێ بۆ لە ناودانی بۆ لەباربرنی ئەم هەوڵە نەزۆکی عەرەبە هاوردەکان کە ڕۆژانە لەگە سوپاس ئاڵوکوتنە سەر خەڵکو بۆ داگیرکردنی سنوورەکە بۆ داگیرکردنی و زەویزاریە بریتین لە کێشەی ئەمنی کێشەی کشت و کاڵی کێشەی خزمەتگوزاری لە ڕاستیدا ناوچەداوڕاوەکان بە گشتی بە کۆمەڵێک کێشەدا کێشیان هەیە زۆر گرنگە ئەو بەپرسانە بێن تاوەکو گوێ لە خەڵکی ناوچەکە بگرن بۆی کە کێشەکانی ئاڕاستە بێ بۆی بەمەبەستیەوەی ئەوەندەی دەکرێت چارەسەر بکرێت. ساڵانێکی زۆرە جوتیارانی کورد لە سنووری ناحی سەرگەڕان ڕوبەڕووی داگیرکاری زەویەکانیان دەبنەوە لەلایەن عەرەبە هاوردەکانەوە بە پشتگیری ئیدارەی ئێستای کەرکووک. ئەمە جگە لە پاڵپشتیکردنی هێزی سوپا دژ بە جوتیارانی کورد. بەردەوامبوونی ئەو هەوڵ و پەلامارانی ڕۆژانە دەکرێتە سەر جوتیارانی کورد لە سنووری ناحی سەرگەڕان بە جۆرێک تەنگی پێهەڵچنیون پێشوازی لە هەر هەوڵێک و دەستێک دەکەن کە بێت بەدەمیانەوە بۆ چارەسەرکردنی کێشەکانیان تا جوتیارانی کورد لەسەر زەوی و خاکی خۆیان بمێننەوە. ئاسو ئەحمەد کورسات نیوز ناحی سەرگەڕان.